مامعەلی دوای خانەنشینبوونی لە ئەرکی فەرمانبەرێتیدا لەگەڵ هاوژینەکەی بڕیار دەدەن ئەو تەمەنەی کە ماویانە لە زێدی باب و باپیرانیان لە گوندی میلوهود بەسەری بەرن. ئەو کاتەی چەکدارانی داعش لە گوندەکەیان نزیک کەوتنەوە ئەوانی لە کار و کاسبی نەخست بە پێچەوانەوە ئەوان ئەو بڕیارەی کە دابوویان لەسەری بەردەوام بوون. بەڵێ من کە هێرشی داعش کرا لێرە بووم کە داعش تقریبا هەتا سێ چارە هات ئەو گوندەوە و گوندەی لێرەیەوەتە نزیکە 2 کیلۆمەتر لێرەیە. پاش ماوەیەکی کەم هەندەی پێنەچ و پێشمەرگە ئەوە ئێرەی گرتەوە بەتەمانی نەبگەڕێنەوە شار هە لێرە دەمینینەوە. بەخوایان بە ژیانی ئێرەمان پێ باشترە زۆر لە شار. ژیانی ئەوەلمان لە لادێ بووە. ئەگەر لادەی نەبی شاریش نابی، ئەگە بەرهەمی لادەیەکان نابی شاریش نابی، یعنی بەو جۆرێکە دەبی هەموو شتێکەت و لە دەرەوە بینی. تەنها ئەو خێزانە نین کە شاریان جێهێشتووە و گەڕاونەتەوە گوندەکانیان، بەڵکو خێزانگەلێکی دیکەش لە جەنجاڵی شار دوور کەوتوونەتەوە و ڕویان کردوتە دێهاتەکانیان. هاتووم ئەو خانەم دروست کرد لێرە و گەڕامەوە سەرزێدی باپیرەنم کە زەویەکەماندا 6 دۆنم زەوی مولکە هەستان بە لێدانی بیر و پێشترێ بیرەکەمان هەبوو لێدان بیری ئەومان هەبوو ئەسامە دروستکردنی ئەو خانێ و ئەو ساڕەکە 5 دۆنم سەوزەوات و خیار و تەرۆزی و شفتی ئەوانم کردووە بە سیستەمی دڕۆپاندن و بە سیستەمی نوێ. هەرچەندە ئامارێکی فەرمی لەبەردەستدا نییە بۆ زانینی ژمارەی ئەو خێزانانەی لە باشووری کوردستان لە شارەکانەوە گەڕاونەتەوە گوندەکان، بەڵام بەپێی داوای ئەو خێزانانە بێت کە بۆ وەرگرتنی یارمەتی لە بواری کوشتتوکاڵی و مەڕووماڵاتدا ڕوودەکەنە وەزارەتی کوشتتوکاڵ ڕێژەکە لە چاوساڵانی پێشوو بەڕادەی لە 150 زیادی کردووە. ئەو هاونیشتیمانیانەی کە پێشتر لە شاردا ژیان و ئێستا گەڕاونەتەوە بۆ گوندەکانیان لە کەسانێکی بەکاربەرەوە بوون بە کەسانێکی بەرهەمهێن. ئەگەر پێشتر لە بەرامبەر کڕینی هەر شتێکدا کە ئێستا خۆیان بەرهەمی دێنن بڕەپارەیەکیان بەخشی بوو بێ، ئێستا لە بەرامبەر بەرهەمهێنانیدا هەم دەتوانن خۆیان بێ بەرامبەر دەستیان بکە و هەم لە بەرامبەر فرۆشتنیدا بڕەپارەیەکیشان دەست دەکەوێت. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و گوندی تەلەرخەمی گەورە.